سەرۆکی بەری ئەمریکا دەست بە کامپێنە نو هەڵبژارتنا خۆ ji بۆ گەڕەکە دیا سەرۆکاتیە ئەمریکا دەست پێ دکا. حکومەتا سووری عێریشên ئەمریکا لەسەر بنگەهێن هێزên سەربی ئیرانê ve di Sûriyada şermezar dike. û berhemên çandinê li herêmên Bakur û Rojhilatê Sûriya ji ber hişka salî û şerrên navxwe her tê û kêm dibe. سلام و ریز و بخیر هاتن برنامه کورت کنکشن جدنگی امریکا لواشنطن. دونالد ترامپ سروکی بری امریکا کراستی اگر تاوان بارکرنی دبا دوشمویل باجارو که ویکو ولایت تکساسی کو به برخودانا لهم برهیزن اولهی لامریکا نافدار بویا هوا خویا نو هلبجاتنا سروکاتیا 2024 دست پیکر ده درکتنا که بر چاف دا ترامپ او جوینا گرسی بسترانا عدالت جبو همویان وکر ما بستاوی او کو ما زلامان بوکو جبرو لوان ده ایریشا لسر کنگرس امریکی دا دششی کانونا پیشینا 2021 دا هاتین زندان کرن هر وصا سرو دا نتویی امریکا به تومارکری هات لخستن ترامپ دفعه به دادورین گشتی کو لیکولین لسر چند کیسین لدیجی وی دیکن وی لیکولین دادگاهان وکا ایریشن به مبستین سیاسی لدیجی خوا و لدیجی پشتوانین خوا دان ناس کرن. زیادتری 20 کسان مرن و گلکین دیجی بریندار بون پشتی باهوزکا بهیز و باروک که درنگیا روژا این لمیسیسیپی قومی و باهوزی زیانگهان دا دورکا 100 کیلومتران دریج لباجار رولینگ فورک روش آوای میسیسیپی و بسادان به مال و حوانگه هلان فرمانداری ولایت میسیسیپی تید ریوز دو شموی روشا آورت راگهان دو گوت زیانگهای مالین ولاتیان کارداری و توای جواکی جی سروک جو بایدن گوت جی دیمانین بارو و میسیسیپی بدل ایشن وی روشا آورت راگهان دو سوزن آلیکاریا فدرالی جو ولایت ردان ریکافتنین هفکاری یین لسر کریزا هوا و جینگهی اولهیا خوارنی و مافین دیجیتالی انجام جوینا بلندا آیبرو امریکا بو دو شمیه لگوری دا خویانیا سانتو دومینیکو نوینرین 22 ولاتین بجار بجداری جوینا بلند آل کومارا دومینیک ریکتن لسر پلانا چالاکین 4 سالیا هفکاریا آیبرو امریکا و سه پیمانا لسر مجارین گرینگین کو دویتن به هفرا ورن چاره سر کرن پیش نیازه پیتر لسر کم کرنا برسی بو و دابین کرنا خوارنجی. ما مستعانی ولایتی کولورادو روژی هینی لبالخانی کنگرسی ولایتی کولورادو کو بونوا بو فشار خستن سر پاراستنی باشتر بو خوندکاران و کارمندانی قوتابخانکان دوای اوی که خوندکاری که 17 سال لشاری دنور تقال لدو کارمندی قوتابخانه کی کردو خوی کشت. مامۆستایانی ویلایەتی کۆلۆرادۆ ڕۆژیهێنی لە پایتەختی ویلایەتی کۆلۆرادۆ کۆبوونەوە بۆ فشارخستنە سەر پاراستنی باشتر بۆ خوێندکاران و کارمەندانی قوتابخانەکان دوای ئەوەی خوێندکارێکی تەمەن 17 ساڵ لە شاری دێنەڤەر تەقەی لە 2 کارگێڕی کرد و هەڵهات بۆ شاخەکان و خۆی کوشت. نزیکەی 1500 مامۆستا و لایەنگران داوای باشترکردنی ئاسایشی قوتابخانەکان و پشتیوانی زیاتری تەندروستی دەرونی و توندکردنی ڕێوشوێنی کۆنتڕۆڵکردنی دەمانچەیان کرد. بەڕاستی تەرسناکە مامۆستابی ئەگەر بە تەواوەتی ڕاستگۆ بین هەرگیز نازانی هەموو ڕۆژێک چی ڕوودەدا کاتێک کەسێک دێتە ژوورەکەتەوە و پێت دەڵێ بۆ نمونە هەی تۆ دادەمێنێ ئایا خۆت پشاریتەوە یان چی بکەیت دڵت دادەخۆرپێ تۆ چی لەو منداڵانە بکەیت چۆن بتوانیت ئەو منداڵانە ڕاگری بێدەنگ بن جەستەم لە بەردەم کێدا دابنێم بۆچی دەبێ ئەم هەڵبژاردنە بکەم ئەمەش فشارێکی زۆری لەسەر یاسادانەران زیاد کرد دوای ڕۆژێک دوای گردبوونەوەی خوێندکاران و دایک و باوکان لە پایتەختی ویلایەتەکە بۆ ئەوەی داواکاری هاوشێوە پێشکەش بکەن. نازانم ئایا دانانی ئەفسەرەکان لە قوتابخانەکاندا هەڵبژاردێکی دروستە یان نا چونکە زەبرێکی زۆر هەیە لەگەڵ هەبوونی ئەفسەر لە دەوروبەری هەندێک کەسدا بەڵام دەبێت کەسێک سڵامەتیمان بپارێزێ
ئەمڕۆ گەیشتمە ناو پایتەختی ویلایەتەکە و ناچار بووین بەناو ئامێری پشکنینی چەک و تەقەمەنیدا بڕۆین. ئێمە هەمان هەستی ئاسایشمان لە قوتابخانەکاندا نییە. تەقەکردن لە قوتابخانەکان لە ئەمریکا زیاتر ڕوودەدات و هەندێک لە مامۆستایانی گرتبوونەوەکە ئەو ترسیان خستە ڕوو کە هەستی پێ دەکەن لە کاتی داخستنی سەلامەتی کە ئێستا ڕووداوێکی ئاساییە بە بەردەوامی ڕوودەدات. ئێستا 11 ساڵەوانە دەڵێمەوە کاتی بۆ یەکەمی جار دەسم بەمانەوتنەوە کرد هەموو بەیانیەک لە خەو هەڵدەستام بۆ ئەو ڕۆژە پەرۆشی فێرکردنی خوێندکارەکانم. ئێستاش دڵە ڕاوکێمە چی دەگوزارێت و لە ڕۆژنامەکاندا چی بڵاو دەبێتەوە، کاریگەری لەسەر چ خوێندکارێک دەبێت، چه هاوکارێکم هەیە ڕەنگە کاریگەری ئەم کاریان لەسەر بێت. پێم وایە بەشێکی زۆر لە مامۆستایان و قوتابیان دەترسن بچن قوتابخانە. ئێمە تەقەکردنی زۆری بە کۆمەڵمان لە وڵاتەدا هەیە. ڕۆژیهێنی لە شاری دێنڤەر قوتابخانەکان داخران لە وەڵامی تەقەکردنەکەی ڕۆژی چوارشەممە لە قوتابخانەی ئامادەی ڕۆژهەڵاتی دێنڤەر بەرپرسان وتیان کە لە ماوەی ساڵی خوێندندا ئەفسەرانی چەکدار دەخەنە ناو قوتابخانە ئامادەیەکانی شارەکەەوە. ئێمە هەوڵ دەدەین تەمەنی ئەو کەسانە زیاد بکەین کە توانای کڕینی چەکیان هەیە لە 18 ساڵیەوە بۆ 21 ساڵ. بەشێکی زۆر لە خوێندکارەکانمان تەمەنیان 18 ساڵە لە قۆناغی ئامادەییدا، بۆیە توانای کڕینی چەکیان هەیە بە شێوەیەکی یاسایی. هەروەها ئێمە هەوڵ دەدەین چەکی دەستدرێژ قەدەغە بکەین و پشکنینی ڕابردوو بۆ هەموو ئەو کەسانە بکەین کە چەک و دەمانچە دەکڕن. شێفچینگۆ بۆ ماوەی 7 مانگ لە ناوچەی دۆنباس شەڕی کرد و تەنها لە مانگی 11دا توانی بگەڕێتە ماڵەوە. کەتەرینای هاوسەری شێفچینکۆ بیری دەکەوێتەوە کە کاتێک زانی هاوسەرەکەی دێتەوە لە ماڵەوە یەکسەر دەستی کرد بە کۆکردنەوەی جانتاکانی بۆ بە یەکشاد بوونەوە. دەبێت گەژبین بین بۆ منداڵەکانمان بۆ تەندروستی دەرونی خۆمان. ئێمە دەبێت چاوەڕوانی داهاتوو بین کە داهاتوویەک هەیە لەوێ کە وڵاتەکەمان زیاتر گرنگی بە خەڵقەکەی بدات نەک دەمانچەکانی. ئەوە هیوای منە. ئێستاکە پرۆژە یاسایەک لە ژێر باسکردندایە بۆ داماڵینی چەک لەو کەسانەی مەترسی دروست دەکەن، هەروەها بردنە سەرەوەی تەمەنی کڕینی چەک لە 18 ساڵەوە بۆ 21 ساڵ و پێویستە 3 ڕۆژ بوەستێت پاشکڕین و قەدەغەکردنی چەکی دەستڕێژ و ئۆتۆماتیک. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. وەزارەتە دەرڤەیە سووریا ئیرۆ یەکشەممە ێریشên ئەمریکا لەسەر ئاخا خوا شەرمەزار کرد و گوتجیک و واشنگتن ڕاستیە نابێژە لەسەر بنگەهی وەیەک و هاتی ئارمانجکردن و سۆزا داوی ئینانە داگیرکردنا ئەمریکا لەسەر ئاخا خۆدا. ئەمریکا دەبێژە وێ ئێریش لەسەر ناوەندین گرێدای فەیلەقا سوپای پاسدارین شۆڕەشە ئیسلامیە ئیرانی لە سووریا پێکانینە پشتی و ئێریشەکە بێ فڕۆکاوان ئاوێ فەیلەقێ کارمەندێکی ئەمریکی لە سووریا کوشتی. بۆ وتوێژ لەسەر ئەو پەلامارە پەلامارەکانی ئەمریکا لەسەر بنکەکانی چەکدارانی سوپای پاسدارانی سەر بە ئێران لە ناو سووریادا میواندارەتی بەرێز موختار نەخشبەندی ڕۆژنامەوان و لێکۆلەر لە ئۆسلۆ دەکەین. کاک موختار ئەم کاتت باش یعنی لێکدانەوەی جەنابەت بۆ ئەم پێشهاتەی کە بە مەترسیدار دادەنڕێت چییە؟ سڵاو ڕێزمەس لە خزمەتەوە بینەرانی بەڕێستانە. بەڕاستی بۆ تەحلیل و لێکۆڵینەوە لە مۆزوعە زانیاری کەمە، وەختێکی زانیاری کەم بوو لێکۆڵینەوەی دەقیق ئیمکانی نییە، بەڵام بەپێ ئەم شتانەی کە هەیە من پێم وایە ئەمریکا بە 3 هۆکار وەڵامێکی توندی داوە. ئەوەی کە ئایا ئەم پێش ئەوەی عەرزکەم کە ئەم گروپانە ئایا بە ئاگاداری ئێران و کاریان کردووە یان نامە بەحسێکی ترە، چون گروپەکان سەر بە ئێران دوو دەستن، بەشێکیان لە بواری ئیدۆلۆژی و فکری و سەر بە ئێرانن و بەشێکیان بە خاتری پارە کار بۆ ئێرانەکەن. هەیە گروپێکیش هەیە بواری ئیدۆلۆژی و پارەکە بێ، بەڵام لە ئەسڵا دوو بەشن. من پێم وایە خۆ بە ئاگاداری ئێران ئەم کارە کراوە، بەڵام مەسەلەکە ئالێرە هەیەکە بەپێ قسەیەکی لە فەرماندەگەورەکانی ئەمریکا لە ناوچەی خاوەرمیانەکە گەڕاتەوە بۆ ئەمریکا لە سەنای ئەمریکا لە ساڵی 2021 تا ئێستا ئێران بڵێن هێزەکانی سەر بە ئێران 78 جار هێرشیان کردوەتە سەر هێزەکانی ئەمریکا کە تەنیا ئەمریکا 3 جار وەڵامی داوەت.
داوەتەوە. پس ئالێرە ئەم شتە گرنگی ئەم هێرشەی ئەمریکا بۆ سەرهێزەکانی ئێران ئالێرەیەکە بۆ لە چەند ساڵی ڕابردووە وەڵامی نەداتەوە و ئیستا وەڵامێکی ئاوا قورسی داوەتەوە. من پێم وایە سێ هۆکاری بێت. یانێکی ئەوەیە کە چەند کەسێک لە هێزەکانی ئەمریکا و سەر بە ئەمریکا کوژراون و زەخمی بوونە. خب ئەمە بۆ دەوڵەتی ئاغای بادین زۆر گرنگە کە بێدەنگ نەبێ کاتێک ئەمریکایەکە کوژرەیە زەخمیە بێ. بەڵام هۆکارێکی دوومی ئەوەیە بنۆعی بە ئێران بڵێت کە ئیمکانی هەیە ئەگەر شەڕێک بکرێت لەسەر بەرنامەی ناوەکیەکە لە سووریەش لێت بدەین، ینی ناوێ ئێران ئەو ئاسایش ئەمنیەتێ بێ کە ئەگەر شەڕێکە کرێت تەنها شەڕەکە لەسەر پرۆژەی ناوەکیەکە بێ. و ئاخری خاڵەکەش ئەگەر ئیجازە بە عەرزیکەم کە پێم وایە گرنگترینە ئەوێ ئەو پەیامە بە ئێران بدات کە دروستە لەگەڵ عەرەبستان ڕێکۆتنت کردووە و ئەمریکا بۆ شەڕێکی گشتی لەگەڵ ئێران توانای کەم بووە. بەڵام ئەگەر بێت و هێرشکەنە سەر هێزەکانمانیا بەرژەوەندی ئەمریکا حتممە وەڵامە دێنەوە بۆی وەڵامێکی ئاوا توندی داوەتەوە. حەزم دەکرد لەسەر ئەو ڕێکەوتنەی ئێران و عەرەبستانی سعودیش قسە بکەین بە تایبەتی تا چەندێک بێ بەهۆی ئەوەی کە ئێران وەکو بڵێ دەسەڵاتی هەبێ لەسەر ئەو ناوچەیە. بەڵام کاک موختار دەمێ باسی ئەوە بکەم یان پرسیاری ئەوە بکەم ئایا ئەم پێشاتە دەبێت بەهۆی ئەوەی گرژی و ناکوکی خراپتر و مەترسیدار لەو هەرێمە دروست بن؟ بەڵێ ئیمکانی هەیە. خب ئێران نەبینین لە شەرایەتێکایەکە لە نێوخۆیان تووشی زەعف بووە، خەڵکە و ڕژیمەی نابێت لە سیاسەتی دەرەوە ئەوێ ئاڵوگۆڕێک بکات. خب ئەم ئاڵوگۆڕانەش بە سادەگی ناکرێت، ئەوێ کێشەکان کەم کاتەوە بخۆی. لە سووریەش ئابینین رووسیا و بێسڵا هێزەکانی سەربە و دەستی زۆرتریان هەیە. ئەمریکا ئیسا نزیک بە کەمتر لە 1000 سەربازی هەیە، لەو ئەوی زیاتر لە هاوپەیمانی کوردەکانن. چۆن ڕووداوەکانی سووریە پێش بێت بەستگیە من پێم وایە هەردوو لایەن حەز ناکەن شەڕێکی قرس ڕوو بدات. بەڵام ئێران نەوێ بەم کێشانە کارێ بکات کە ئەمریکا ئەو ناوچە چۆڵ کات. ئیستا ئەوەی کە ئایا ئەم کێشانە پەرەپستێنێت و گەورەتر بێ هەڵەگەڕێتەوە بۆ بڕیاری دەوڵەتی ئاغای بایدن. چون هێزەکان ئێران هەروە ئاماژەم پێکرد لە ساڵی 2020 کۆتاییسا 78 جار هێرشیان کردووە. ئەمە هێرشانەش بەردەوام ئەبێت. ئیستا وەڵامی دەوڵەتی ئاغای بایدن ڕوونیەکاتەوە کە ئایا شەڕانە چی لێبێت. چون ئەبینین کە مەسئولانی ئێران هەڕەشایان کردو ئەگەر ئەمریکای هێرشکاوان وەڵامێکی تون دەدەنەوە. پێم وایە هەردووکیان لەم حاڵەتەدا زیاتر بۆ بواری ئەوەی کە لە بواری سیاسی حەزەکەن تەوافقی لەسەر مەسەلەی ناوکیەکە بکرێت شەڕەکە قورس ناکەن. بەڵام دوێنێ سەرۆک بایدن لە نامەیەکدا بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرس و هەروەسا بۆ سەرۆکایەتی سناتش نامەیەکی ناردووە پێیان دەڵێ کە چۆن ئەو پێشوەخت ئاگاداری هەڕەشەی ئێران کردووە لەو ناوچەیەدا و خۆی وەکو بڵێ فەرمانی ئەو ئێریشەی داوە. بەڵام دیسانەوە وەکو چۆن ئاگادارکردنەوەی کە بۆ کۆنگرس کە پێشماوەی کە سینات دەسەڵاتی شەڕ لەو ناوچەیە بەتابەتیش بۆ عێراق بەکارهێنرابوو کۆتاییان پێهێنا. یعنی ئەم نامەی سەرۆکی بایدن بۆ کۆنگرس و کە پێیان دەڵێ پێشوەخت کە شتێکی وا مەترسیدار هەیە لەو هەرێمە ئەبێ بەهۆی ئەوەی کە بایدن دەیەوێ کاری چەکداری زیاد بکاتن لەو ناوچەدا. منیش پێم وایە تا حدودێک ئەمانە هەمووی هەڵەگەڕێتەوە هۆشدارێکی جددی بێ بۆ ئێران کە دەست لەو کارانەی هەڵبگرێت. چون نەزانین ڕێجمهوری ئەمریکا بە تەنها ناتوانێت بڕیاری شەڕێکی قورس بدا، حتممە نەبێت سنا و مەجلیسی نمایندگان پشگیری بکەن. پێم وایە ئەم کارانە کە کردوێتی ئەوەی کە بە ئاشکرا لە ڕاگەیاندنەکانە باسەکرێ هەر بۆ ئەوەی کە ئێران بڵێن کە ئەمریکا زۆر جددیە کە بۆ دیفاع لە بەرژەوەندیەکان و هێزەکانی خۆی لە ناوچەدا. زیاتر ئەمە ڕوو بە ئێرانەوە قسانەیە کاکە بۆ حکوومەتی ئێرانی تر بەم شێوە هێرشەکانی بەردەوام نەکات. کاک موختار خۆمان دەزانین لە سووریا شەڕی بەوەکالەت دەکرێت و شەڕی هەم چەند لایەنەکە لە سووریا دەکرێتن و هەموو لایەنەکان لە سووریادا وجودیان هەیە. بەڵام گلەی زۆر لە ئێران دەکرێت و ئەو کۆمەڵانەی کە بەسەر ئێران بە تایبەتیش تورکیاش بێگومان. بەڵام ئێمە بینیمان کە ئێران لەسەر وەکو بڵێ بەرۆکی دیپلۆماسیش هەنگاوینەوە بە تایبەتیش ڕێککەوتن و مۆرکردنی ڕێککەوتنێکی لێکتێگەشتن لەگەڵ عەرەبستان و سعودی. یعنی ئەم ڕێککەوتنە ئەبێ بەهۆی گۆڕانکاری لە سیاسەتی داهاتووی ئێراندا لە سووریا و بۆ نمونە یەمەن و ئەو وڵاتانە.
بەدڵنیایە و حکوومەتی ئێران ئێوێ ئاڵوگۆڕێکی گەورە لە سیاسەتی دەرەوەی بکات چون نەزانین لە نێوخوا ژێرقاچی خاڵیە ئەگەر ئێوە سەرکە نەم تەوافقە کە لەگەڵ عەرەبستان کراوە ئەم ڕێکەوتنە هەرچەند دقیق ڕوونیە کە لەسەر چی کراوە حتا بە قسەی مەسئولانی ئێران قەرانیە پارلەمانی ئێرانیش لەو زانیاریانە بزانن بەڵام بە شێوەیە کە ئیستا قساکەن و دیپلۆماتەکانیان دیارە ئێران دەستی لۆ سیاسەتە پێشوەی هەڵگردووە ئەیوە ڕقابەتەکان بە شێوەیەکی تر لەگەڵ عەرەبستان بێ ئەگەر سێکن حتا فەڕەنسا و ئەڵمانیش بە یەکۆ ڕقابەتێکیان هەیە بەڵام بە شێوەیەکی دروست ڕژیمی ئێران نەی ئەوی شێوەیەکی دروستوە پێش بگرێت ئەبینی ساڵها بوو حتا هیوای ئەوەیان بوو دەست بەسەر مەکە بگرن حکوومەتی ئالی سعود لابەرن دەست بەسەر تاوە خاوەرمیانە بگرن ئیسا لە خاوەرمیانە چوار هێزی سەرەکی هەیە ئێرانە عەرەبستانە تورکیە و ئیسرائیل ئەمە زۆر ئەکرا بە شێوەیەکی دروست ئەم ڕقابەتانە بکرێت بەڵام ئەبینی ساڵانێکە حتا تورکیش دەستی کردووە بە شێوەیەکی زۆر خراپ ئیسا ڕژیمی ئێران ئەم سیاسەتانەی گۆڕاوە کە من پێماوە نوعی جامی زەهری ترە کە ڕژیم ئێران هەڵی نووشیوە چون زمانی خۆشی کە شەڕی ئێران و عێراق سازکرا دوای 2-3 ساڵی ئەوەڵ هەموو کارناسانی سەربازی و ئابووری و سیاسی بە خومێنیانەوت کە کاکە ئەم شەڕە بێفایدەیە خومێنی گوێ ناگرت ئەخری ساڵی 67 کاتی ئەوەی قبول کە شەڕ کۆتایی بێ وتێمە وەکو جامێکی زەهرەیە خۆم ئێرانی شەیزانی لە پێشتا معلوم بوو هەموو بوو کارناسان کە ناتوانێت عەرەبستان لە ناوبەرێ ئەبێ شێوەیەکی دروست ڕقابەتکەن بەڵام دوای ساڵانێکی زۆر هەزینە تازە هەڵگەڕاوەتەوە سەر ئەمە پێم خۆشە پێشەوە وەڵامی کۆتاییەکە بەم ئاماژە بەم شتێکم کە لە ساڵی 2007 دەرامەدی ئێران و عەرەبستان بەرهەمی گشتی نێوخۆیان هەردووکی 400 ملیار دلار بوو ئیسا عەرەبستان بۆ بە 800 ئێران 400 یعنی عەرەبستان لە بواری ئابووری دوو بەرابەر ئێران و شرایەتی باشترە بەڵام بۆ سەر سووریە و ناوچەوانە من پێم وایە کە تەأسیر ئەکات بەڵام بە کۆتا مدەت نە بەتایبەت لە سووریا بە پێوە قساناکری ئێران لە سووریە 187 پایگای هەیە خۆی غێرە 150 پایگای هێزەکانی سەر بۆ بۆیە پێم وانیە بەم ئاسانیە سووریە جێبێڵێ لە کۆتا مدەتە بەڵام لە درێژخایەنە بەهۆیە کە عەرەبستان ئابووری باشتر و ئەوێ نزیک بێتەوە لە دەوڵەتی سووریا و چینیش دەیەوێت لە خاوەرمیانە سەرمایە گوزاریکە دەوڵەتی سووریا هەر کەسێک لە سەرکار بێ بە مروری زەمان بە ڕۆشنی کات لە ئێران دووریە کات نزیکە بێتەوە لەوان پرسیاری کۆتام ئەوەیە دوای ئەو گرژیە کە دروست بووە لە 2-3 ڕۆژی ڕابردووە گەورە ئەفسەرێکی پێنتاگۆن بەڕاشکاوای دەڵێت ئێمە بژاردەکانمان هەن بۆ ڕووبوونەوەی ئێران یان بۆ لێدانی ئێران ئەگەر زانیمان گەشتووە ڕاددەی ئەوەی کە چەکی ناوەکی دروست دەکاتن ئەمە چ پەیامێکە؟ خب ئەمە ئەمریکا هەمیشە کتوێتی خەتی سوورمان بۆ ئێرانەوەی دەست بە چەکی ناوەکی نەگرێ چون تەواوی ناوچەکە ئەگۆڕێتە گێران دەست بە چەکی ناوەکی بگرێ عەرەبستان بە دوایە چێ تورکیە بە دوایە چێ حتا ئێمارات وڵاتانی تریش و ئەمە ئەبێتە هۆیەوە کە حتا لە ناوچەکانی تری جیهانیشە وڵاتانی جیهان سێوم بە دوای چەکی ناوەکییا بڕۆن بۆیە ئەمریکا زۆر لەسەر ئەو مەسئلە سوورەکە ئێران دەست بە سەرەوە نەگرێ بەڵام ئالێرێش ئەمریکا زانێ هێرش کاتە سەر ئەو بێسڵا پێگە ئەتۆمیانی ئێران و نێڵێت ئەو بۆمبی ناوەکی دروستکە شەڕێکی زۆر قورس دروست دەبێ شەڕێک کە تەنها لە سنوورەکانی ئێرانە نابێ تەواوی خەلیجی فارسە گرێت سووریا گرێت لە وڵاتانی عەرەبیە گرێتەوە کێشەیەکی زۆر قورسە بێ پێم وایە ئەمریکا زیاتر ئەوێ هەڕەشە بکات کە ئێران دەست بەوە نەگرێت و حکوومەتی ئێرانیش باش ئەزانێت کە ژێر قاچی خاڵی خەڵک ئەوی ناوێ شاید ئەگەم شتانەی نێخۆ ڕووی نەدایە ئێران ڕێگەی کۆریای باکووری کردایەتە پێش بەگشتی پێم وایە ئێرانیش ئەو هەڕەشانە بە جدی ئەگرێت چون نەزانی ئەمریکاشتا زانە ژێر قاچی ئێران خاڵیە بە دوای ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا ڕێکۆتنێک کات بە شێوەیە یاگە ڕێکۆتنیش ناکات نە شەڕ نە ئاشتی بە شێوەیەک پێ کێشەکان قورس نەبێ مختار نەقشبەندی ڕۆژنامەوان و لێکۆرە لە ئۆسلۆ نەرویش لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆی لە هەرێمên Kurdên Sûriya ku cotkarî karê 70 sedê ji xelkê deverê ye ev çend salin ji ber hişka saliyê û ji ber şerê navxweyê Sûriya berhemên çandiniyê daketina astê herî kêm di encam da bi sedan hezarên cotyaran weka peyamberê dengê Amerîka Zana Umer dibêje bizevîne lê bê berhemin. ev sê salin ji çandiniyê tu Sûde nedîtiye. Rewşa ferzende xello weke rewşa piraniya cotkarên deverê ye. خسارة قال لك بحيواني خوجي متخسرين يعني على فيوان من مليون كيد كري من 100 فروت بسات حزاري وبخدي يعني مساعدة جي نقل لك كله هبو وتعدد بو قال لك يعني نقل نمدات ان حياة بكاينة دات يعني زحمتي قال لك ما درباس
دهياما 3 سالên بورîde cotkarên Bakur û Rojhilatê Sûriyê ji ber hişkesalî û pêlên zuhayiyê bê berhem mane. Ev yek jî li gorî wan barê wan giran kiriye. Gelek cotkar gilî û gazinên xwe dikin got ew ji bo debara jiyana xwe sewal û milkê xwe firotine yan jî dûrî çandiniyê ketine. يعني كل دول ميواي نقاربون حزرة دوابو يعني فقيرة بزحمتي حتى حقي بزري انين افيت نفع عرضه هنكاجي بدين اني هنكاجي بلكي شخور سلف قرن سرزي دبوني انين يعني قلكي زحمت بو براستي 3 صار موسمنا تشتيل جم خلكي الجم فقيرة افيت نفع عرضه نهات كسي تالي كاري ندامه كسي ندا خديه وخا عرضه منظمه هادي داي خديه بيرات تاني لسر استا هريما جزيره نزيكي هفتê sedî ji xelkên deverê debara xwe bi çandiniyê dikin. Her wiha li herêma Cezîrê nêzîkî 14 milyon donim têne çandin. Ji wan derdora 3 milyon donim avîne. Hilbirîna genim a sala borî nêzîkî 300,000 ton bû. Di demekê de gopêwîstiya Bakur û Rojhilatê Sûriyê bi nêzîkî 600,000 ton bû. Li gorî amarên netewên yekbûyî ji ber rewşa şer û guherînên avahewayê nêzîkî 90 sedî ji xelkên Sûriyê di jêr asta xêzaniyê de dijîn. Bi barîna barana vê dawiyê ferzende xello hêvî dike got dema hişkesaliyê bi dawî bê û berhemên baş bi dest bixin. Zana Umer dengê Amerîka gundewarê Amûdê. پشتی ێریشن بە درۆنان لەسەر بنگەهێکی ئەمریکی لە باژارێ حەسەکەی سووریایی و دە ئەنجامدا کارمەندێک دگەل لەشکرین ئەمریکی هاتکوشتن و 5 سەرباز و کارمەندین دیژن ئەمریکیژی بریندار بوونە. ئەمریکا ێریشن موشەکان و بفڕۆکان کردنە سەر بنگەهین کۆمین چەکدارن بە پشتەوانیا ئیرانێ. ئەف پێشڤەچۆن چەندێ مەترسیدارە و ڕەوشە هەرێما کوردان یان هەرێمên کوردان چاوایە پشتی ئالۆزیین روژن نوروزی لعفرین قومین. سینە محەممەد نوێنەرە مەجلسا سووریا دموکرات مەسەدی نەهال واشتنی بەمەڕەیە سینەم خان دەم باش یعنی مەدوخواست ئەم بزانین بەری هەر تشتی پرسیارە وێ ئێریشا بەری چەند ڕۆژان ئێریشن چەند ڕۆژان هەم یا چەکدارên ser bi Îran li ser bingehekî Emerîkî li devera wa deverên Kurdan û êrîşên Amerîka li ser bingehên wan yanî hûn ça vê pêşhatê dibînin. gelek spas roj baş ji bo we ji bo tebeşvanê we hêja niha eger em binirxînin ev rewşê niha kûçê dibe em ê binirin ku kî bercewendê kî heye ku dixwazin hêzên Emerîka niha ji Bakurê Rojhilatê Sûriyê derkeve hem Îranî de hem Tirkir hem rejîmê Sûriyê de bi wê jî gelekî heger insanên Emerîkî bin xeterê bin wê demê dextekî li ser Emerîka bikin hindirê Kongres jî ku bixwazin Emerîka hêzên Emerîka ji Sûriyê bikişin. Ev jî rastî ji bo gelê me gelekî yani zehmetî dikişîne. Heta niha li Sûriyê ti prosesê yani şareserkirinê bo pirsgirêkê Sûriyê heta niha tiştekî çê nebûye. Bi wê jî me dixwast em bigîrin yani bin çareseriyekî siyasî ji bo pirsgirêkê Sûriyê û em jî wek hêzên Sûriya Demokratîk wek Konseriya Demokrat wek Meclisê Sûriya Demokrat em jî beşekî esasî têde sermatê ye. Ev jî gelekî giring e. Me dît niha mesela Emerîka helwestê wê gelek tund hat. Heyan serokê Emerîka serok Biden hacî got bu em ê bersîvê bidin her kesekî ku karibê hêzê me tehdîdekî çê bikin. Belê berî ez herim rewşa Sûriya bi taybet jî me got mesela kuştina çend kesan li Efrînê û ew alozî çê bûn. Ez zanim bo cejnên Newrozî tu li koş Kaspî bû te behsê serok Biden kir ka çawa ku rij da wê bersiva Îranîyan bide yan her kesekî ku êrişî bike ser Emerîkiyan li wir. Tu Newrozê amade bû yanî û te serok Biden jî dî ez zanim ne civîneka taybet bû li civîneke giştî bû lê çi tê digehî di siyasetên nihayên Bidenî beramber Sûriya û beramber tevaya rewşa herêmê li cem wa. راست يعني بو قصر سبي وايت هاوس
دعوتنا مجبرة رسمي هات جوان جبو نوروزي أم حاضر ببن أم قال لك كيف قاشبون راستي الودري سروك بايدن جي بديت من بيرا جي أخافت لي من بيرا شيبو خاصة كما جي قال لك جرين بوجبوي راستي أو جي قال لك يعني برسيبي ويجي باشبو أم راستي بد خاصة هيزن أمريكا حيالها بستقريه هيزي مكرية جبو داعش و يعني ام قريبا جبو حتى نها سوريا داخل ام قال لك مهمة جبو ويجي ابدا خازن او علي كاريج برا بردوام ببي جبو هيزي ما وبردوام ببي جبو باكوري رجلات سوريا كو ام قريبا بيجرين شهر سريع كي حتى ام بيجرين ما في خوك يعني برنجك ديمقراط الهندري سوريا. بالي بالي. لي أبدا بيدن عيني ويروجي كل وايت هاوس الودري كوشك سي بي نوروز بيروز كرن وحمي تقريبا مساجي وي جبو بيرشن بيبل يعني هر كسك يكو نوروز بيروز كرن مساجي وي جوان ربو اي تايبت جبو ايرانيا او مساجك كده ايراني راستي لي أم خازن بيجي عيني ويروجي أم الودري ما بيروز ذكر نوروزي خا عيني ويروجي هيزن تندرو غريداي تركيا لجندريسي ملتي ما مالباتك يك شاركس ودري هاتن كشتن دستيوان جبو نوروزي باشا بالي ام تدقهن يعني اوجي يكشرو داني نخوش بو وخلكي جندريسي وخلكي هريم يجي خو بشاندانك قرسي وقال كي مازن كل بتاعي بلجي روجات بيرا كل فشاتنا طرمي واجي دي ساقهان هافو خو نشاندانك مازن كلم دخواص بزانم روشاوي هريمي بشتيوان تندو تيجان بشتيوان او آلو زيان شاوايا تايبت لعفريني ودورو باريوي يعني عفريني جوختي دحزار وحيزدا حتى داكر كرر حتى نهار وشوينا أرامة حيانها كوجيها بو حيانها قال لك زحمة وزور قال لي الكرد العفريني دكشينا حيانها حيان داري وان مالي وان ملك واري وان حميب دستيوان قلت النهي اشتنكسكي هذا عفريني او قال لك زور بو لي اف كشتري شاركس جيك بالباتكي جيشت اصلكي بريد نما كاري انسان تحمل بكي وبديتشي شو ملت ودي خوبيشان داندر كتن يعني اي دي جورو هذا ترس نمايا دريجن ام ناطرسن ايانها كل تي كشتر بس يجي يجوروا هذا أمين دنجي خبرت بكن يعني قلل العفريدي تباهينها راستي ترس شكاندرة ودخازن يجوروا هذا أما في خب خازن أو هيزن تندرو ايوي كونفوجي شكري درس هنا هر كسك هيزن شكدار قالك جعفريدي ذات كبه باشا سينام خان ونشد أمريكا لواشنطن نرينها سدينا لمجلس سوريا الديمقراطين ونابجن كاربدسن امريكي كاني ويتشبك جبو درخصنا وان هيزام تايبت جي ونوكا هيزن داغير كارد الناس كرن تايبت او العفريني راست من قال لك جوا خاصتوج همج عليه ريفبري امريكا همج ستيت ديبارتمنت عليه وزاره الدربان يعني وايت هاوس يعني هر كسك البدري ما مبارك اجرناها او بويري كوشي بويه مساجك ماري كل دوكيومنتك كي باش ماشي كرو ما جوار شانديه اجا حيانا برسيبناها تيدي ادبيدم او جي راستي عاجز بنا ناخذن او بنتي خاطر ما في مروفه نها لعفيني هذا الشيء زي دبي او جي بربسياري فاتشنا ما خاستيج هيزن كوميتي يا جريداي يو ان ام جوان بخازن الودري هيزن تدي قوميتك هي اضافه مروفه هي تمجي قوميتك سربخايا اي يو ان جبو تحقيق سر كومبوزي كوشي دبي بدوان جي كل ورد تحقيق كشي ببي قوميتك ان ما في مروفه هل عفريدي حيانا هاني كان كسك سر بس العفريدي كاربتي جبو هيزن عسكري وتركي جي قبول دانتي بويجي ما خاصة كما أو بو كو أو هيز ولي تحقيق كرن وهروا هاجي خاصة كي هابوكو أنجماني أو لكارية يا يو إن مجلس الأمن الأمم المتحدة قالك الودريجي رونشترك جفينة كي تايبات شبكة
جوا عفرينة وبالبيكاتنا ما في مروفة كل عفرينة حتى لها شيء بيت بيج صار حتى لها سینم خانم مگل سیاست کنید گل هندی جی ام دخوازه لیبورینی دیکن کو دگارک بودن گل ما الاستودیو آماده بیلی عندك شيء قاشت نوا هبون ومثلا درباز بونا جبونا في استوديو جارك دخوازه لیبورینی که متزامت ناف اوتومبيل خدا لدرفي دنگي امريكا بمره بولي سكايبات قال كي صافي بو وين صافي بو دنجي صافي بو قال كي سباس كاين وبا بامتجي باش قحشت سينا محمد نرى مجلس سوريا الديمقراط لواشنطن بمره بو قال كي سباس دوای بوومەلەرزەکەی 6 شوبات لە تورکیا و بەشێک لە سووریا شڕێخراوی پەناگەی باشتر کە بنکەکەی لە ستۆکهۆلم سویدا پلانێکی هەیە بۆ دروستکردنی شوێنی پەناگەی فریاگوزاری شایستە بۆ ئەو کەسانە دابین بکاتن کە بەهۆی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا ئاوەرە بوونە. ڕەنگە ئەم پەناگەیە وەک پێویست گەورە نەبێت بەڵام ئەمە شوێنێکی خۆشی بچووکە بۆ ئەم پیاوە و خێزانەکەی بە گوتەی سەرۆکی وڵات زەوی لەرزەکە بە گوڕی 7.8 لە 6 مانگی دوودا ڕوویدا کوژرانی پتر لە 52,000 کەسی لێکەوتەوە کە بەشی زۆری لە تورکیا بوون 300,000 باڵەخانە لە تورکیا دارمان یان بە قورسی زیانیان لێکەوتووە. سەرمای شەوانە لە تورکیا تەزێنەرە بۆمانەوەت پێویستیت بە شوێنێکی گەرم و شکەیە خەڵک لێرە لە ئۆتۆمبیلەکانیاندا دەخەون لەسەر شەقامەکان دیا لە نێو شیلتەری لە نایلۆن دروستکراودا دەمێنەوە هەر بۆیە پێویستەکەی ئەو پەڕی زۆر بە شوێنێک هەیە بۆ ئەوەی تێیدا بژیت هەروەها پێویستی تەواویان بۆ پشووی دەرونی و کۆمەڵایەتی لە نێو پناگەیەک یان خانوویەکدا هەیە بۆ ئەوەی دەرگاکەی داخەن و لە دەرەوە نەبینرێن. لە حەسا لە پارێزگای هاتای خانوو دراوەتە نزیکەی 90 خێزان وەک پەناگەیەک بۆ ئەوەی تێیدا قاوەیەک بخۆنەوە و لە ئازاری زەوی لەرزەکە بکەونەوە سەر پێ بە پشتیوانی دامەزراوەی ئایکیا ئەم دامەزراوە مرۆییە 5,000 شێڵتەر دابین دەکات بۆ ئەوانەی زەوی لەرزەکە لە تورکیا و سووریا زیانی پێگەیاندون لە پارێزگای هاتای 350 لەو شێڵتەرانە بەدەستیان گەیشتووە و بەستراون. ئەم جۆرە شێڵتەرانە بۆ ئەم پەنابەرانە گەرمن و بەکەڵکە چونکە ئێمە لە وەرزی سەرماداین و با دزە ناکاتە نێویان پێشتر ئەوان لە چادر دابوون و ئەوان ئێستا بەگشتی لە سیستەمی بنیاتی شێڵتەرەکە خۆشحاڵن. شێڵتەرەکان بەرگەی 20 پلەی ژێر 0% دەگرن و کۆمپانیای بێتە شێڵتەر لە ساڵی 2010 لە شاری ستۆکهۆڵمی پایتەختی سوید دامەزرا و بە ئامانجی دابینکردنی سەلامەتی و شکۆمەندیە بۆ ئەو کەسانی بەهۆی شەڕیان کارەساتی سروشتیەوە ئاوارە بوون. تەواوی پارچەکانی شێڵتەرێک خراونە نێو دوو سندوقەوە هەر بۆیە کەسەکە خۆی دەتوانێت پێی چانە و ببەستێت و بە ئاسانی لە سندوقەکان دەربهێنرێنە دەرەوە. شێڵتەرەکە کە لە شێوەی لا چێشەدایە ڕووبەرەکەی 7 میتر و نیوی دووجایە کە بە گوێرەی پێوەرەی نێودەوڵەتیە و ژیانی خێزانێکی 5 کەسیە زامە ئەو جۆرە شێڵتەرەیە کە وەک پەناگەیەکی کاتی چاوەڕاندەکەیت پێ بدرێت. دەرگای چوونە ژوورەوەی شێڵتەرەکە قوفڵ دەدرێت و 4 پەنجەرە و سەربانێکی هەیە تیمێکی 4 کەسی دەتوانێت بە 4 هەتا 6 کاتژمێر شێڵتەرێک ببەستێت و بۆ چەندان ساڵ بەرگە بگرێت. پرۆسەی بنیاتنانەوە لێرە زۆری پێدەچێت لەبەرەوەی ژمارەیەکی گەورە لە شێڵتەر و خانوبەرە وێران هەر بۆیە بۆ ماوەیەکی درێژخایان شێڵتەرەکان گرنگن سەرباری ئەوەش ئێمە تەنها شێڵتەریان بۆ دابین ناکەین بەڵکو کار دەکەین یەکەکانی خزمەت گوزاری سەرەتایی تەندروستیان بۆ دابین بکەین هەروەها سەنتەرەکانی گەشەکردنی تەمەنی منداڵی بۆ ئەوەی منداڵان ڕووی لێ بکەن و یاری تێدا بکەن بۆ ئەوەی ئەگەر بۆ کاتێکی کوردخایان بێت قەیرانەکەیان لەبیر بچێتەوە. ئەرگ ستێنبەرگ پرۆفیسۆری یاریدەدەر لە کۆلیژی KTH بۆ ئەندازیاری بیناسازی لە ستۆکهۆڵم پێی وایە کێشەکە ئەوەیە کە بنیادنانی هەر پەناگەیەکی کاتی بە خێرایی دەبێتە شوێنێکی هەمیشەیی تەنانەت ئەگەر ئەو پەناگەیە لە چادریش دروست کرابێت. بۆ نمونە لە میانەی کۆچی گەورەی سووریەکان لە ساڵی 2015دا ئێمە زۆر چارەسەری خراپ بۆ نیشتەجێبوونمان لە لێواری ئەوروپا بەدی کرد. هەر بۆیە ئەگەر پەناگەی باشتر بتوانێت بارودۆخی ژیانی باشتر بۆ کەسەکان دابین بکات لەو حاڵەتەنەدا من پشتیوانی لەوە دەکەم.
لە ساڵی 2015ەوە دامەزراوەی بێتر شێڵتەر زیاتر لە 800,000 شێڵتەری بۆ پرۆگرامەکانی تەنگەتاوی و قەیران و گەشە پێدان لە پتر لە 80 وڵاتدا دابین کردووە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. کاربەدەستانی عێراق ڕایانگەیاند کە عێراق دۆسەیەکی گەورەی ناوبژیوانی نەوتی هەرێمی کوردستان بەرامبەر تورکیا بردووە و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان و کێلگەکانی باکووری کەرکووک ڕادەگرن. عێراق لە ساڵی 2015 لە دادگای ناوبژیوانی پاریس سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردووە بەهۆی ڕێگەدان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. ئایا وەڵامی کاربەدەستانی هەرێم چی بووە و بە هیوای چ ڕێکەوتنێکن؟ پامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. دڵشاد، ئەم کاتت باش، کاربەدەستانی هەرێم بە تەمای چین؟ دەخیل دیارە دوایەوەی کە حکوومەتی عێراق و وەزارەتی نەوتی عێراق بڕیاریاندا کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە ڕابگرن، ئەمڕۆ وەفدێکی هەرێمی کوردستان کە پێکاتوە لە هەریەک لە ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و هەریەک لە وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت لە بەغدان لە ئێستاداوە لە گفتوگۆتان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقەوە بەپێی و زانیاریانەی کە دەست تێمەکەوتووە وەفدەکەی هەرێمی کوردستان جەخت لەسەرەوە ئاکاتەوە یاخود خواستی ئەوەی هەیە کە حکوومەتی عێراقی ڕازی ببێت کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە ڕێگەی تورکیاوە تا ئەو کاتێک کە پرۆژه یاسایی بودجەی ساڵی 2023 عێراق لە پەرلەمانی عێراق پەسە نەکرێ، بەڵام تا کوێستا ئەمەمایم نیقاش و گفتوگۆیەوە. بەڵێ دەشاد هەریم چاوەڕوانی یان چۆن چاوی لەسەر چ ڕەنگە ڕێکەوتنیکە لەگەڵ بەغا؟ دەخیل بەڵێ هەرێمی کوردستان چاوی لەسەر ئەوەیە کە لەگەڵ بەغا بگێتە سیغەیەکی وا ڕێک بە تایبەتی لەسەر مەوزوعی یاسای نەوت و گاز. هەرێمی کوردستان هەموو ئومێدێکەوەیە کە لە چوارچێوی یاسای نەوت و گازە کە لە ئێستادا لەگەڵ هێزە عێراقیەکانە گفتوگۆی لەبارەوە ئاکرێت، ئەو ئیمتیاز و مافانی کە لە دەستی داوە دوای ئەوەی کە ڕێگری کرا لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بتوانێت لە ڕێگەی عێراقەوە مافەدە سووریەکانی بچەسپێنێ و خواستەکانی لە پرۆژه یاسای بودجەی ساڵی 2023 و پاشان لە یاسای نەوت و گازە جێبەجێ بکرێت. بەڵام تاکو ئێستا ئەمە گرفتە بە تایبەتی کە هێزە عێراقیەکانیش کۆمەڵی هێزی جیاواز و ئەجەندای جیاوازن کە ئەوانی شەک ئەجەندایان نییە، بۆیە تاکو ئێستا ئەمە ماوەتەوە. خەڵک تا چەندێک نیگەرانە لەسەر ئەم هەواڵانە بە تایبەتیش ڕاگررتنی هەناردەکردنی یان فرۆشتنی نەوت لە ڕێگای تورکیا؟ دەخیل بێگومان بەشێکی زۆری هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پشت بە نەوت دەبەستێت. تقریبا لە 170 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پارەی فرۆشی نەوت دابینەکرێت، بۆیە لە دوێنێ و پێرەوە ئەو هەواڵە بڵاو کراوەتەوە جۆرێک لە ترس و دڵڕاوکێ لە نێو خەڵکا بڵاو بۆتەوە هەمووی متابعەوە چاوەڕوانی خیتابێکی وردی بەرپرسانی هەرێمی کوردستانە. تاکو ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئەوەی کە مخاتەبەی خەڵکیان کردووە بەڵێنیان داوە کە ڕێگە نەدەن کە موچە و ئیمتیازاتەکانیان بفەوتێەوە هەوڵ بدەن کە لە کاتی خۆیان بۆیان دابین بکەن. دڵشاد بە کورتی ئێمە دەزانین کە نەوتەکە ئێستا ڕاگیراوە یان بەردەوامە تا ڕێکەوتنی شتێک بکرێ؟ بێگومان نەوتی هەرێمی کوردستان دەخیل ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. من دوێنێ قسەم لەگەڵ تەنانەت ئەو شوێنانە شاکرد کە لە ناوچەی خوڕمەڵە نەوتە نێردنەدەرەوە ئەوان باسییان لەوە کرد کە پرۆسەکە بە تەواوەتی ڕاگیراوە و دوێنێش نووسراوێکی وەزارەتی نەوتی عێراق بڵاو بوویەوە کە موجهە بۆ لایانی پەیوەندیدار بۆ ڕاگررتنی نەوتی هەرێم و تەنها نەوتی هەرێمی کوردستان ڕانەگیراوە، بەڵکو 70,000 بەرمیل نەوتی کەرکووکیش ڕاگیراوە کە وابەستەیە بە نەوتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە بە تورکیا لە هەناردەی دەرەوا کرێ. دڵشادانە وەرپەیامنی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مام زۆر سوپاس دڵشاد. زۆر سپاس بۆەوەش. دوشەمەی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین گوت رووسیا دێچەکێن ناڤۆکیên تەکتیکی لە وڵاتی هەفسنوور بێلارووسێ بجه بکە. ئەڤە جارە یەکەمە ژینیڤا ساڵین 1990 وەرە مۆسکۆ دیڤان چەکان لێ دەرڤەی وڵاتی خوا جێ بکە. پوتین ئەف داخویانی دەمەکیدا دا کو گرژیا بە ڕۆژئاڤارە لەسەر شەڕی ئوکرانیا زێدە دەبە و هەن شرۆڤەکارین رووسی پێشبینیە احتیمالە شەڕن بچەکێن ناڤۆکی دیکن. پوتین ji تەلەڤیزیۆنا وڵاتی ڕا گوت کو دەمەک درێژە سەرۆکێ بەلارووسی ئەلێکزاندەر لوکاشینکۆ
پۆروشێنکۆ مژارە دانینا چەکی ناوکیین تەکتیکی لە وڵاتی خوا ئانینە زمان. بەلەروس هەفت سنوورە ئەنداما ناتۆی پۆڵەندەیە. پوتین گۆجی ئەو نەتشتێکی عەجیبیە چونکو دەهان ساڵین بۆری دەژی ئەمریکا چەکی ناوکیین تەکتیکی لە وڵاتین هەڤالبەندین خوا دانینە. لە گۆڕی ڕایەدارین ئوکرانیا زیدەتری 16,000 زارۆکین ئوکرانی بەداری زۆری هاتنە ڕەڤاندن و هێزین رووسی ئەو دەربازی رووسیاکردنە یان ژی دەربازی هەرێمین ئوکرانیایین دژر کۆنترۆلا هێزین رووسیدا. ji 24 ئاداری وەرە بتەنێ 324 جوانە هاتنە vەگەڕاندن. ئەم دایکە ئۆکرانیە خەڵکی شاری ئیزۆمە لە ناوچەی خارکێف مانگی 4 ساڵی ڕابردوو کاتێ شارەکان لایەن رووسیا و داگیر کراوە کوڕە تەمەن 7 ساڵانەکەی لە تۆپباراندا بە سەختی بریندار بوو. بۆ نەشتەرگەریش گەێنراوە تا نەخۆشخانەیەکی مەیدانی رووسیا. بردیانە ژوورەکە پزیشکێک وتی نەشتەرگەری بۆ دەکەین سبەینی دەیت و دەیبینیت. ڕۆژی دواتر کە گەیشتمە ئەوێ پێیان وتم کوڕەکەت لە مۆسکۆیە. هەموو ڕۆژێک لە پزیشکە رووسیەکانی پرسیوە. هەموو کاتێک پێم دەگوترا زانیاریەکان لە بەردەستدانین. منیش گریام و گوتم تکایە لێم تێبگە ئێوەش منداڵتان هەیە لانیکەم پێم بڵێن لە ژیاندا ماوە یا خۆت نەماوە. دوای مانگ و نیوێک لە مۆبایلەکەیەوە نامەیەکی پێ ئەدا. لە نامەکەدا لە ڕێی شاشەی مۆبایلەکەمەوە وێنەی کوڕەکەم بوو لەگەڵ وەسفی ئەوەی کە ئەم منداڵە ئۆکرانیە لە نەخۆشخانەیەکی مۆسکۆدایە و بە سەختی بریندار بووە. ناونیشانی نەخۆشخانەکەشی تێدا بوو. هەواڵی کوڕەکەی دایکەکە دەگەێنێتە مۆسکۆ. کۆمسیارانی مافەکانی مناڵان ئاماژە بەوە دەکەن کە تاکە ڕێگا بۆ ئەو دایک و باوکانە تا منداڵەکانیان لە رووسیا وەرگرنەوە چوونە بۆ رووسیا. ئەمە زۆر مەترسیدارە. ئەم دایک و باوکانە یاخۆت سەرپەرشتیارەکانیان 100% دڵنیانین کە لەگەڵ منداڵەکانیان دەگەڕێنەوە یاخودنا. بە گوتەی بەرپرسانی ئۆکرانیا زیاتر لە 16,000 مناڵی ئۆکرانی دیپۆرتی رووسیا کراون یان ئەو ناوچە ئۆکرانیانەی کە لەژێر دەسەڵاتی رووسیادایە. دەسەڵاتدارانی رووسیاش لەو بارەیەوە ڕەدی ناکەنەوە و ئەوەش بە دیپۆرتکردن دانانێن. نوێنەری هەمیشەی رووسیا لە نەتەوەیە گرتوەکان ڕایگەاندووە ئەوەی کردویانە بۆ پاراستنی منداڵانە لە مەترسیەکانی ئۆپەراسیۆنە سەربازیەکان. بێجۆدانە ئەم لێدوانەش دارگای تاوانە نێودەوڵەتەکان فەرمانی دەستگیرکردنی بۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەرکرد و تۆمەتباری کردووە بە دیپۆرتکردنەوە و گواستنەوەی نایاسایی مناڵانی ئۆکرانیا. لەلای خۆشیەوە بەڕێوەبەری پەیمانگای پیلەسکی کە گروپێکە لەلای حکوومەتی پۆڵەندا پشتگیری دەکرێت بەشێکی تایبەتە بە لێکۆڵینەوە لە ڕژێمە تۆتالیتاریەکان پێی وایە بڕیارەکە زۆر گرنگە. ئەم کەیسە گرنگە چونکە بەشێکە لە تاوانەکانی دژی مرۆڤایەتی بۆیە ئەمە پلەی جیاوازە بەرزترین پلەی تاوانەکانی جەنگە. ئۆلینا توانی کوڕەکەی لە مۆسکۆ بهێنێتەوە و خۆبەخشە ئۆکرانەکانیش کۆمەکیان کردووە. بەڵام بەرپرسەکانی ئۆکرانیا ئەڵێن لەو ژمارە زۆرەی مناڵانی دیپۆرتکراو تا ئێستا کەمتر لە 400 منداڵ هاوتای ئەم کوڕە ئۆکرانیە گەڕێنراوەتەوە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی لیسیا ڤەکەلەدس ئۆکرانیا. نەخۆشی سل هاوکردنی سیەکان یەکێکە لە نەخۆشیە کوشندەکانی جیهان. دوای دەیان ساڵ لە پێشکەوتن جارێکی دیکە حاڵەتەکانی ئەم نەخۆشیە لە زیادبووندان. بەڵام هیوایەکیش هەیە کە ڕەنگە لە چەند ساڵی داهاتوودا پەرە بە ڤاکسینێکی تر بدرێتن کە یارمەتی دەربتن لە بنبرکردنی نەخۆشیەکە. نەخۆشی سیل لە ساڵی ڕابردوودا 1,600,000 کەسی کوشتووە. پێشکەوتنەکان لە بەرامبەر بەرەنگاربوونەوەی نەخۆشەکەدا بەهۆی پەتای کۆرۆناوە بە شێوەیەکی بەرچاو دواکەوتووە. بەهۆی داخستنی شوێنەکان بەهۆی کردەی بەڕێنگاربوونەوەی پەتای کۆڤیدەوە زۆرێک لە کارمەندەکان و ئامیرە پزیشکەکانە نەخۆشخانە و دەرمانخانەکان یان ئەو ستافەی کە لەسەر نەخۆشی سیل کاریان دەکرد تێکرا بەشێکی زۆریان بە تەواوی گواسترانەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ پەتای کۆڤیددا. پزیشکەکان دەڵێن ئەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی ژماری ئەو کەسانی کە نەخۆشی سیدان هەیە کە چارەسەر نەکراون و دەستنیشان نەکراون. هندستان زۆرترین بارگرانی نەخۆشیەکانی لە جیهاندا هەیە کە زیاتر لە 9 ملیۆن کەس بەهۆی سیلەوە لە ساڵی 2021دا گیانیان لەدەستداوە کە نزیکەی 1 لە سەر 3 کۆی گشتی جیهانە. بەڵام ئومێد هەیە
لەم دەساڵدا بتوانرێت بەسەر نەخۆشەکەدا زاڵ بێت. هندستان لە ساڵی 2022دا 2.4 ملیۆن کەسی هەبووە کە تووشی نەخۆشی سیل بوون و دەستنیشان کراون و چارەسەری کردوون. هەروەها ئەندەنوسیا، بەنگلادیش و نەیجیریا و باشووری ئەفریقا و ئەسیوبیا و بەرازیل پێشکەوتنیان بەدەستهێناوە. ڕۆژی جیهانی سیل کە دەکەوێتە ڕێکەوتی 24 مانگی سێ کە ساڕۆژی دۆزینەوەی ئەو بەکتریایە کە دەبێتە هۆی نەخۆشەکە لەلایەن پزیشکی ئەڵمانی ڕۆبەرت کوخەوە لە ساڵی 1882 دۆزراوەتەوە. ئەم ساڵ بابەتەکە بریتیە لە بەڵێ دەتوانین کۆتایی بە سیل بهێنین. هندستان ئامانجێکی داناوە بۆ بنبەرکردنی نەخۆشی سیل تا ساڵی 2025. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجێکی جیهانی بۆ ساڵی 2030 داناوە لە ڕێگەی دەستنیشانکردن و چارەسەرکردن و پەرەپێدانی ڤاکسینەکەوە. کاتێک ڕاستیەکان کۆ دەکەیتەوە کە ئێمە کەمێک زیاتر پابەندبوونی سیاسیمان هەیە یان زیاتر دەمەوێت بڵێم ئامرازی نوێمان زۆرە کە پێشتر نەمان بووە لە 2-3 ساڵی داهاتوودا ڤاکسین دەست بەسەر دەکەین. ئێمە کۆمەڵگەیەکی مەدەنی و پلاتفۆرم و تۆڕی گرنگمان هەیە. لە ڕاستیدا هیوایەکی زۆرمان پێدەبەخشێت کە بتوانین کۆتایی بە نەخۆشی سیل بهێنین. بەڵام ئەمە پێویستی بە بودجەی زیاتر دەبێت. بە مەزاندەکردنی لە ماوەی 8 ساڵی داهاتوودا پێویستیان بە 230 میلیارد دلار دەبێت. ئێمە زۆر باوەڕمان بۆ هەیە کە جیهان هەوڵ دەدات کۆتایی بە نەخۆشی سیل بهێنێت. وەک چۆن لە سەردەمی کۆڤیددا بوێرانە توانرا بڕنگاری ئەو پەتایە ببنەوە و توانرا بۆ ڤاکسینی کۆڤید 100 میلیارد دلار تەرخان بکرێت. نەخۆشی سیل لە وڵاتانی زۆر هەژاردا زیاتر بڵاو و کوشندەیە. زانایان دەڵێن نەبوونی دەرفەتی بازرگانی ڕێگری لە تۆژینەوە و پەرەپێدانی دەرمانی نوێی سیل کردووە. بەڵام پەرەپێدانی ڤاکسینێکی نوێ ژیانی ملیۆنەها کەس ڕزگار دەکات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ڕێجوەڵ، لەندەن. راکێتێک چاپکریە 3دییان سێ گۆشە بەر بە ژۆرڤە بەریچەت ڕۆژان هات هەلدان بەریک و پاشدا وەرە خواری وێ موشکی تشتین نەپەنی لە ئاسمانی شەڤا کالیفۆرنیای خێزکردن. Em wek pir caran ve carê jî bi agahiyên ji kompanya Frîna Fezayê ya taybet SpaceX dest bi vê hefteyê dikin. SpaceX ji bingeha hêza Fezayê ya Vandenberg ya li Kaliforniya komekedin ya satelaytên xwe yên Starlink şand valahiya esman. Ev Frîna heftê û heftan ya bo piştgirîkirina pora wê ya internetê ya cîhanî ye. Hevdem ev şandina yekê ya du roketên di heman rojê de bû. û ev ya dudiyan bû ji navenda Fezayê Çel li Cape Canaveral ya Florida. Ji aliyê din ve hilberînerê Fezayê yê Amerîkî Relativity Space roketek şand esman. Ku ji parçeyên çapkirî yên 3D hatiye çêkirin. Kompaniyê hewilda ku çapa yekê ya 3D ya metal li 200 kilometre berjor ya li esman bi cih bike. Lê piştî 3 deqîqeyên ji firînê xuyabû ku beşa jorîn ya roketê dişewite û ew ket nava Okyanusa Atlantikê. Tevî ceribandinên têkçûyî û destpêkirina têkçûyî ya vê dawiyê ya dişandina roketan de jî CEOyê kampanyayê di derbarê siberojê de geçbîne. This is the world's first 3D printed rocket. Ew roketa yekê ya 3D ya cîhanê ye. Ew ji berhemên 3D ku heta niha hatine çêkirin, xwediyê nevaroka çapkirî ya 3D ya herî pir e û hevdem 3D ya herî mezin e ku ji metal hatiye çêkirin. Ew roket gelek tiştên cara pêşîn yên çapkirina 3D û pêbavarbûna wê teknolojiyê nîşan dide. Hevdem vê hefteyê û di nîvê mehadîroka jinê ya Amerîkadê Axiom Space û NASA kincên fezayê yên nifşê siberojê pêşkêş kirin ku wê di keşfkirina heyvê de werin lixwekirin. Ev kinc ji cûreyên berê pirtir nermin û ji bo astronotên jin baştirin. û vê hefteyê çavderê esmaniyê li Kaliforniya James Hernandez ev videoya tomar kir ku tiştên nenaskirî yên li esman bi şev wek xêzikan diherikin. Fezazan Jonathan McDowell got ku ew ji sedî nodû neh point nodû neh pişrast e ku xêzik bermahiyên fezayê yên ji meşînê dişewitandin. Ya ku careke bo şandina agahdariyan ji îstesyona fezayê ya navnetevî re hatibû xebitandin. Ji bo raporta Araş Arabastî, Özlem Yasak, Dengê Amerika.
تماشاوان فوتبولین ارمنی دوشم ویج بودیتنا یاریا پیشبرکیا ایرو 24 تیمین ولاتن خوا به تیمین یاری خوا یه دیروکی ترکیه را لیاریوانی کمبون لجر باران اوان درشمن برف پیش و ارمنستان قیراندن هلبت او جی پشتی وی هولا دبیجنی دیپلماسیتا فوتبولی به اف دو یاری اف دو تیمین نیارن هف دگهنیک اف لدر و استادیوما 14,000 کسیه به چند امتین داویا برنامه ایرو یا کرد کنکشن هاتا صبحی جی دگهنیک هر شاد و بختور بنو خدا حافظ.